قالك سپاس کوین گل بدانه اوا هاتیا دست بکرن اسرائیل قالك بهز ديار بي دربكا قالك مازن الإيران دال دي فوان يعني زانيارين دست بكي جاتينا بلاف كرن لأنه كأوا أمد بيني دياري شاف بردامية إرشين إيراني إيران نوكا بهز ديار بس هين شاد بينن قريداي في برسفدانا إيران البرانبر إسرائيلي. Well, it's a serious issue. It's a crisis. قەیرانێکە دۆخێکی ڕژدا ئێمە ئێستا ئتر شەڕێک لە نێوان دوو وڵاتی بەیزی ڕۆژڵاتی ناوەڕاستدا دەبینین شاهدی شەڕێکی گەورەین کە ئیسرائیل و ئێرانن و ئێران وڵاتێک بووە کە لە دەیان ساڵ و ڕابردوودا وڵاتێکی بەهێز بۆ لە ناوچەکە و با بڵێن لە 1970ەوە کە لە ڕووی سەربازیەوە پەرەی بۆ خۆی داوە کۆنتترۆلی نەک وڵاتەکەی خۆی چەند وڵاتێکی لە ناوچەکە کردووە بەڵام ئەوەی ئێستا ئەبینین و بینیومانە ئێران کارەکات لەسەر پرۆگرامی ئەتۆمی خۆی کە ئەوەی کە دوێنێ باس کرا و ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمیش باسی کرد وتی ئەمە هەڕەشەیەکی جددیە و ئێران لە بڕی پێویستی خۆی زیاتری بەرهەم هێناوە لە ئەتۆم و خەریکە دەستیەکاتە چەکی ئەتۆم بۆیە هەڕەشەکەی ڕاستەوخۆ بە ژمارەیەک بۆ ئیسرائیل بووە و ئیسرائیل پێشوەختە دەستی کردەوە و بەدڵنیاییەوە بە ئاگاداری سەرۆکی ئەمریکا ئەم هێرشانەی ئەنجامدا و دەستیان بە هێرش کرد و دوێنێ دەستیان بە هێرشەکانی خۆیان کرد بە شێوەیەکی بەرفراوان و بەهێزەوە لە بنکە ئەتۆمیەکانی ئێرانیاندا و چەندین فەرماندەی سەربازی و شارەزا و زانای ئەتۆمیە وڵاتیان کوشت و دبینیمان کە اوانا برپرسن مازنین ایران کشتینه لپراستیجی اوا اج انجام ایرشین ایران جیج بوی سر اسرائیل حتی اسرائیل خوجی ماجبت که یعنی او دربه ند که من بیست کس جبوی اسرائیل بتایبتیج یعنی زیرا ترجی ما بستا من یعنی حتی درنگی شفه هند کس برین دار بوینه از بارکم یک دو کس جهاتینه کشتن هین چاوره چید کن اسرائیل پینگاوا داهاتی دا بو برسف داناوان ایرشین ایرانه و که برسف وکر سر ایرشین و او ده چه بکر و حتی نو کجی تایبتیجی که امریکا گله دیا بردام بد گل اسرائیلی یان جی رنگ پاش وکشانه که امریکا هبت السروان ایرشین اسرائیل چونکی وکه دیار جهان همینت گلوان ایرشان بیه. Well, we can see who has the upper hand. بابزین کی دەستی باڵای هەیە لەم شەڕەدا و دەبینین کە لە هەواڵەکان بڵاو دەکرێت و هیچ شتێک شاراوە نییە و کێ فەرماندەی سەربازی زیاتری کوژراون کێ زانای ئەتۆمی کوژراوە و دەبینین لێرەوە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە ئێمە دەیبینین و دەزانین دەستی باڵا لای ئیسرائیلە ئێران هێرشی دەست پێ کردووە هەندێک زیانی بەر باڵەخانە و خەڵکی گەیاندووە لە ناو تەلەڤیڤ و ژمارەیەک خەڵکی بریندار بوون و من پێم وایە یەک کەسیش کوژراوە و ئیسرائیل بەدڵنیاییەوە توانیوێتی کە بچێتە ناو قوڵایی خاکی ئێران و ئەو کەسانەی کە بەرپرسن کوژراون خەڵکی دیکەی نەکوشتووە و ئەوانەی کە من پێم وابێ بە بۆچوونی من ئەم شەڕە ئەم بردومانانە بەردەوامە بن ئەمە ئیتر ئێران شناوچەیەکی ئارامی بۆ نامێنێ و لەوانەیە خەڵک تێڕوانینی جیاوازی هەبێ بەڵام ئەوەنەی کە من لێ تێگەیشتم و ئاگادارم ئیسرائیل بەردەوام دەبێ و هیوادارین کە ئاشتی لە ناوچەکەدا بەدی بێ وەک ئەمریکا باسی کردو و پێشنیازی خستوتە بەردەم ئێران بگەڕێتەوە سەر مێزی گفتوگۆ و دانووسانەکان
و بە شوەیەکی ئاشتی ئەم کێشە چارەسەر بکە بەڵام ئێران نەیتوانی ئەم دەرفەتە بقۆزێتەوە 60 ڕۆژەکەی لە بەردەما بوو نەیتوانی لە 61مین ڕۆژە بینیمان کە ئیتر ئیسرائیل چی کرد چونکە هەستی کرد کە هیچ بژاردەیەکی دیکەی لە بەردەما نەماوە ئەوە هاتیەکردن یعنی ڕاستەوخۆ هێرش حتا سەر ئیرانێ و تەهرانێ هاتیەکردن و چاوەڕێی vêyekê net hatikirin hemî gaval gropên nizîkî Îranê de ye tê çavarêkirin Emerîka jî rastexû bikevite nava şerî da çunkî ev hişdariye jî jaliyê gelek sînatorên Emerîkî ve heye yani renge ev şerê hatiye destpêkirin jaliyê İsraîlê ve ku piştgirîdana Emerîkayê ve jarê rastexû Emerîka jî bikevite nav da hiç pêşbîniyeka hosa em dilnizîk bînin. In my opinion, it's very valid. بە بۆچوونی من زۆر واردە و ئەکرێ بە تایبەتی کاتێک کە ئیبینین ئێران زۆر هاوپەیمانی هەیە مەبەستم لە حەشتی شعبی کە لە عێراقن و ئەگەر بێت و ئەمریکا هەست بەوە بکە کە بەرژەوەندیە نیشتیمانیەکانی لە بەردەم هەڕەشەدان یاخود هەر بەرژەوەندیەک باڵەخانە قونسوڵخانە و هەر شتێکی و بەرژەوەندێکی ئەمریکا لەلایەن ئەم گروپانەوە بکرێتە ئامانج بە دڵنیاییەوە ئێران بەرپرسیارە ئەم میلیشیانە بەرپرسیارن و لەوانەیە لەسەر نەخشەی جیهان بیان سڕێتەوە بە هیچ شێوەیەک نانهێڵێ بۆیە هەڕەشەکە فراوانتر دەبێت لەو حاڵەتا کە من باسی یەکەم هێرشەکان فراوانترە بن لە ناوچەکە بە دڵنیاییەوە خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زیانەکە لەمە و بەڵام ئەوە هیوای منە کە ئاشتی باڵ بکێشێ بەسەر ناوچەکەدا و ئەم شەڕە فراوانتر نەبێ و هیوادارم ئەمریکا ناچار نەبێ بچێتە ناو شەڕەکەەوە چونکە هەموو کەس هێزی سەربازی ئەمریکا ئەناسێ ئەزانێت چەند بەهێزە و ئەگەر دەست بکاتەوە چی ڕوودەدا بەڵام بابزانین کە واشنگتن چیەکە و سبەینێ پێم وابێ با بڵێن ساڵیادی دامەزراندنی سوپای ئەمریکای لەوێش قسەی نوێ دەکرێت سبەهی تویا بۆ گەڕە شەشەیە دانوستاندنین ئەمریکی ئیرانی ژی هات بۆ نەدەست پێکردن لێ پەیفدارێ وەزارەتە دەرڤێ ئیران خۆشیت بێژێت ئێدی دانوستاندنان چ معناوێ نەمایە نوکەژی ئەگەر ئەم بێژین هیچ هیڤیەکم وایە ڤەگەڕیانێک هەبێتە سەر مێزا دانوستاندنا بتایبەتیشش ئالیە ئیرانێ ڤە یان jî prostî vê carê îran dêl berjandiyên Emerîkayê jî bide ji biliyên İsraîlê. من پێم وایە ئێران زۆر وریانە هەنگاو دەنێ بۆی کە شتێک نەکا کە هیچ پاساوێک بداتە دەست ئەمریکا و بێتە ناو شەڕەکەوە و هیچ کەس دەستی ئێرانی نەگرتبوو 60 ڕۆژی لە بەردەم بوو و دەیزانی چی پێش خراوەتە بەردەم و دەبێت واز لە چی بێنێ بەڵام قبولی نەکرد وا دەکەی تەواو بوو و دۆناڵد ترامپ بە فەرمی ڕایگەیان هەموو دەرفەتێکی دایە هەموو دنیا زانی کە دانوسانکارانی ئێران ئاگاداری هەموو شتێک بوون و ئەمانە دانوسان لەگەڵ جۆ بایدن ناکەن دەبوو ئەوەیان بزانیایە ئەمە ترامپە ترامپ ئەم ئەولا نازانێ بەڕوونی وتی هەموو دنیا وتی دانوسان مەکە هەموو ئیسرائیل هاتووتیان دانوسان مەکە کردی 60 ڕۆژی پێدان نەهێشت ئیسرائیل هێرش بکە بەڵام ئێران یاری بەکات کرد و دەیویست ترامپ هەڵبەخەڵەتێنێ وایە زانێ مە جۆ بایدنە بەڵام هەموو شت کۆتایی هات بەڵام ئەمریکەکە پێیان وابوو ئەمریکا جددی نییە ترامپ جددی نییە بەڵام بینیتان کە ئەمریکا چەندەک جددیە و یاری ناکە نایەوێ یاری لەگەڵ بکرێ نایەوێ ئێران بە هیچ شێوێ چەکی ئەتۆمی هەبێ ئەمە قسەی کۆتاییە بەڕوونی بە هەموو جیهانی وتووە و ئێمە زۆر
دڵنیاین و باوەڕی تەواومان هەیە من خۆم باوەڕی تەواوم هەیە کە ئەمە وا دەکات کە ئێران ئیتر ئەبێ کۆتایی بۆ پرۆگرامی خۆی بێنێ ئەگەر دڵنیا نەبنەوە لەوەی کە تا ئێستاش دڵنیا نەبوونەتەوە لەوەی کە ئیسرائیل و ئەمریکا چەندە جددین لەم بابەتە دەبێ ئەم هێرشانە ڕاچڵەکینێکی تەواو بێ بۆیە ئەگەر بەردەوام بن ئیتر ئەم ئایەتوڵایانە بەردەوام نابن هیچ مەترسیەک هەیە ئیران چونکی ڕاستەوخود بێژێت ئەڤ ئیسرائیلی کلیپ ڕێگەپێدان و هەلکردنا گڵۆپا کەسکە ئەمریکای بووە هەکە ئەمریکا پشتا ئیسرائیلی نەبێت ئیسرائیل نەشێت تشتێکی وساب کرد ژبەرندێ جیازی دوبارەکەم هیچ پێشبینیەک هەیە ئیران البەرژاندین ئەمریکای بدێت ناوە ناوچەیەدا تایبەتیژی العێراقێ بنگەهێن وێن هێزن ئەمریکیت ناوە ناوچەیەدا بینە ئارمانجکردن ژالیە ئیرانێڤە بەڵێ هەندێک قسە و قسەڵۆکەیە هەندێک هەواڵ هەیە کە ئەمە بابەتەکە زۆر جددیترەکە زۆر ئاڵۆستری دەکات ئەگەر هەندێک لە گروپەکانی حەشدی شعبی بێن هێرش بکەن بە دڵنیاییەوە عێراق دەبێتە ئامانجی فڕۆکە جەنگیەکانی ئیسرائیل و ئەمریکا هەر شتێک ڕووبدا کاتێک کە تۆ شەڕت ئیعلان کرد ئیتر تۆ بێ بەرگەی دەرەنجامەکەشی بگری هەرچیت بەسەردا هات بۆیە دەبێ زۆر وریابن دەبێ زۆر وریابن و بزانن چۆن من داوا لە سەرۆک وەزیرانی عێراق دەکەم کە فەرماندەی ئەم میلیشیانە ئاگادار بکاتەوە و پێیان بڵێ و قەنەعاتیان پێ بهێنێ گوشاریان بخاتە سەر کە چەکەکانیان دابنن و بە قسەی ئێران جوڵە نەکەن چونکە ئەگەر یەک جوڵە بکەن وەک وتم عێراق دەبێتە ئامانجی موشک و فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا و ئیسرائیل باشە ئیسرائیل نوکەت شەڕەکی گرۆندال بەرامبەر ئیرانێ لێ 10 ساڵ غەزێژی شەڕەوەیە چەندین دەمێ درێژێت گەل حەماسیژیە بەردەوامە نوکەت ڤیدەمیدا هەماتوبێژی هەم ئیران هەم حەماسل بەرامبەری ئیسرائیلی شەڕیتکن النزیک ئەم دەبینین الغەزێ حەماس بکەفتە سەر پێت خۆ چونکی گەلک نەما بیبێتە شنۆڤ بەرەنژالی ئیسرائیل وەکو ئارمانجاوەیە سەرەکەیە غەزەیەکە بێ حەماس ئیران دێ هاریکاریەکە پێشکەشی حەماسێ بکرد یا پێس یا چاوەڕێ نەکری ji بووی ku هەردوو ئالیە بە پێز ئیسرائیلێ بدن ئەوەی کێمە ئەیبینین ئەو پەیوەندی لە نێوان ئەمریکا و ئیسرائیل هەیە من پێم وان نییە ئیسرائیل زۆر نیگەران بێ لەو هێز و هەڕەشەیە کە لە غەزە هەیە و دێت بەڵام ئێستا چاوی لەسەر ئێرانە هەتا ئەوەی کە پلانی بۆ داناوە ئەوەسم ئیسرائیلە هەتا لە ئێران بەدین نەهێنێ ڕناوەستێ من پێم وانێ هیچ نیگەرانی هەڕەشەکانی غەزە بێ و ئەجا حیزب اللهە حوسیە میلیشیەکانی عێراقا یاخود لە غەزەوە بێ هیچ لەو هەڕەشانە ناترسێ بەڵام ئەسلی بابەتەکە گرنگترین شت ئێرانە و بینیتان لە غەزە لە حیزب الله لە لوبنان و لە یەمەنیش چیان کرد ئەوانیش بردومان کراون بۆیە من پێم وایە ترسێکی زۆریان لەو میلیشیان نییە بەڵام هۆشداریشان پێداون و تویانە نامەش بۆ سەرۆک وەزیرانی عێراق نووسراوە و پێیان وتون هەر شتێک لە وڵاتەکەی ئێوە ببێتە هەڕەشە بۆ سەر ئێمە ئێوە دەبنە بەشێک لەو شەڕەی کە دەستمان پێ کردووە ئەمە یاری نییە ئەمە قسەی خۆش نییە بۆیان بکرێ ئەمە هۆشداریەکی ڕژدە پێیان دراوە هەر شتێکی خراپ بکەن خۆیان دەبێت تەحملی دەرەنجامەکەی بکەن و نامانەوێت خەڵکی سڤیل خەڵک پێوە بێ ئاژاوە لە ناوچەکەدا دروست بێ بە تایبەتی واشنگتن و سەرۆک ترامپ هەوڵی تەواوی خۆی داوە بۆی کە ئاشتی بەدی بێ نەک شەڕ
بەڵام ئێران پێچەوانەکەی هەڵبژارد ئەو 6 ڕۆژەی کە بۆم باسکردن هیچ هەنگاوێکی نەنا ڕێکەوتنی نەکرد لەگەڵ ئەمریکا و ئەمریکا و وڵاتانی دیکە داوایان دەکرد کە ئێران چی بکە بەڵام ئێران نەیویست و هەستا هیچ گرنگی بە خەڵکی خۆی گەلی خۆی وڵاتەکەی نەدا و بەردەوام بوو لەسەر باشە ژبلی نەهێلان ji bo ku îran destê negehte çekî atomî yanî peyamên diyariyê Netanyahu ew bîne û taybetî jî bo xelkê Îranê ku niyeta me ew e hîn azadane bijîn xelkê Îranê ev rejim û desthelata Îranê gohrankarî bi ser da bêt yanî weke tu bêjî daxwazek bîj xelkê Îranê ew jî rabine serxûl beramberî desthelata welatê xwe Îranê hîn girêdayî van peyamên İsraîlê êl destpêkê xwandina we çi ye navxwa Îranê em dê bînîn xelek jî dijî desthelata welatê xwe rabin çunkî ev daxwazeka serekiya İsraîlê bûye rûyê xelkê welatî من زۆر دڵنیام کە خەڵکی ئێران ئەم کارە دەکەن هەڵدەستنەوە چونکە بەڕاستی ئەم ڕژێمە تەواو دیلی کردوون سەرکوتی کردوون دەبینن کە لە شەقامەکانی ئێران خەڵک دڵخۆشە و داوای نەمانی ڕژێمەکە و سەرکردەکانیان دەکەن بۆیە ئێستا کاتی گەڕانەوەی ئاشتیە گەڕانەوەی ئازادیە بۆ ئێران و دەیانەوێت حکوومەتێکی سیکولاریان هەبێ و خەڵکی بێزار بوون ماندوو بوون لەم سەرکردانی ئێران کاتێک کە نەتەنیاهوش پەیامی بۆ ناردن پێم وابێ پەیامێکی دروست بوو و کاتێتی و خەڵکیش ئیسرائیلیش بێزار بوو لەوەی کە بکەوێتە بەر هەڕەشە هەڕەشەی سڕینەوەی لێ بکرێ گەلی ئێرانیش بێزار بوو لەم سیاسەتەی کە سەرکردەی وڵاتەکانیان پیادەیەکەن بۆیە خدا هاوکاری هەمولایەک باشە ئەژ ئالیێ نێودەوڵەتی و ئەگەران بە حەسکیم تایبەتیژی نەتەوێن هەفگرتی جواتە ئێستایشە نێودەوڵەتی ئەv ئالیێن کوچێن کاریگەریە بکەن ئەv شێن چ بکەن یانیش بلی ئاخفتناش بلی داخویانیاش بلی داخوازیین ڕاوەستاندنا شەڕی شێن چ بکەن ji بووی ku alî bêne sermêza danûstandina bi danûstandina pirsgirêkên xwe çareser bikin با بەم شێوێ سەیری بکەین ئەمڕۆ ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی کۆبوویەوە داوای ئاگربەستی کرد داوای ڕاگررتنی شەڕی کرد لە هەردوولا بەڵام ئەمە ئەوە ناگەێنێ کە ئێران تر بگەڕێتەوە بۆ دانووسانەکان چکە ئێران نەیویست و نایەوێ و نێتەنیاهۆ بەڕوونی ئەمەی وتی هەتا ئەو پلانەی کە دامان ناوە جێبەجێ نەکەین ئێمە ڕناوەستین وەک وتم ئەمە بابەتێکی زۆر جددیە ئەمە کاتی شەڕە ئێمە ئێستا لە سەردەمی شەڕێکی زۆر جددیدا دەژین قسە دەکەین دەبینین کە چی ڕۆدا ئەمە لە شەڕی غەزە جیاوازە لە حیزبوڵڵا جیاوازە و دەبێ ئێران فێر بوو بێ و تێبگا کە پێشتر ئیسرائیل چی کرد و چی لە حیزبوڵڵا کرد چی لە سەرکردەکانی حیزبوڵڵا کرد ئێران دەبێت زۆر باش بزانێت زۆر باش تێگەیشت بێت کە ئیسرائیل دەتوانێت چی بکە و بزانێت کە سیستمی ئەمریکی پشتگیری ئیسرائیل دەکا بەڵام ئێران ئەو چەک و چۆڵی نییە تۆ ناتوانی ئێران دەبێت تێبگا ئایا منداڵێکی 10 ساڵە ئەتوانێت لەگەڵ کەسێکی گەنجی 25 ساڵە شەڕ بکات ئێران ناتوانێت ڕزگاری بێ لەم شەڕە و پێم وابێ ئێران هیچ گرنگی نادا نە بە وڵاتەکەی نە بە گەلەکەی و ئەمەش زۆر غەڵەتە داهاتیدا ئەم دەبینین وڵاتên زێدەتر بکەونەت ناوا شەڕیدا ji بووی ku xwe parêzin qonaxa bergiriyê biçine qonaxa hêrişkirinê çi gel İranê bin çi jî gel İsraîlê bin çi rastexû bû çi jî ne rastexû bit
anything can happen. هەر شتێکە کرێ The ڕووبدا close proximity of the Gulf states to وڵاتانی Iran, کەندا و ئەوانەی کە and نزیکن Iran لە finds itself in a hole ئێرانەوە and ئەگە they پێیان would وا بێ try کە to پێویستە anywhere and everywhere. بەدڵنیاییەوە Keep in mind, America بەشدارە بن also بەڵام said it. ئەوەشتان لەبیر بێ We are ئەمریکا here to وتوێتی protect ئێمە لێرەین our allies, بۆ پاراستنی meaning هاوپەیمانەکانمان anyone and everyone in the مەبەستی Arab لە Gulf هەر is وڵاتێکی gonna be کەنداوی protected by عەرەبیە America. کە So لە it's بەردەم being هەڕەشەدا بێ watched. As you see, ئەمریکا the escalation دەیپارێزێ of power, و the navies of the United States, هێزی that area has been going on سەربازی for some ئاسمانی time now, زەمینی several weeks. ئەمریکا So I دەریایی believe ئەمریکا لە ناوچەکە هەیە everybody ئامادەیە is, بۆیە من پێم not وایە sleeping. They are standing on their هیچ toes کەس نەخەوتووە and هەموو کەس trying ئاگادارە to هەموو کەس respond بەخەبەرە even when they و have to ئەزانن respond. چیەکەن So لە هەر شوێنێکە it پێویست could بێ get وەڵام worse. It could ئەدرێتەوە get very ugly. ئەکرێ شەڕەکە زۆر قێزەون و بەرفراوانتر و نەشینتر نکە ئەگەر ڕاستی مرۆڤبەرە خوبتا وێرێ مەزنێک و چەندین ساڵە کار سەرتێتەکردن ئەف شەڕە زێدەتر بەرژەوەندیە ئەمریکایدا بیە ئەش ئیسرائیلێک و نکە ئیسرائیل خووی شەڕێت کرد ئەگەر ئیران یعنی ئەمریکا پشتا ئیسرائیلت گرت وی شەڕی داد بەرامبەردا ئیسرائیل دێت چ وەربگرت ئەگەر سەرکەفتن دەستخست وی شەڕی داد بەرامبەری ئیرانێ ژالیە ئەمریکای ئەمە بەستا بن دێت چ وەربگرت Israel ئیسرائیل get rid of the ئەگەر government in حکوومەتێک Iran لەناو ببە ڕژێمێک لەناو بە لە ئێران destroy their و efforts ئەگەر to توانی have nuclear weapons. ڕێگری لەو وڵاتە کرد کە دەستی will بکاتە pursue چەکی ئەتۆم more peace ئەو treaties کاتە with the Arab countries بابەتی under ئاشتی the لەگەڵ وڵاتانی دیکەی Abraham عەرەبی Accords دێتە پێشەوە and ڕێکەوتنە move on ئیبراهیمیەکان and هەن survive and فراوانتر و live like فراوانتر normal دەبن people. و But as long خەڵکی as زۆر بە Iran is ئازادی there دەژین calling بەڵام for death to هەتاوەکو Israel, ڕژێمێکە بێ لە Israel will ئێران not rest. They will do داوای لە anything and ناوبردن و everything they can هەڕەشەی لە ناوبردنی to get ئیسرائیل بکە that threat ئیسرائیل دانانیشێ from their country, دەبێ from- ئەو from, هەڕەشەیە on لە their ناو ببا country. دەبێ نەیهێڵێ ئەو So, هەڕەشەیە بۆیە it's a situation ئێستا ئەوە that دۆخێکە really کە needs to be dealt with and دەبێ سەرەداری this is the لەگەڵدا end of it بکرێ here. ئەمە It's ئیتر gonna be brought کۆتایی to کۆتایی the end کارەکەیە one way or the کۆتایی other. دەبێ یەکێکیان Iran کۆتایی feels بەوی دیکەیان they بێنێ can't چونکە win. ناکرێ بەم This is شوەیە their بەردەوام time to بێ show their might. بۆیە And ئێستا Israel is ئێران very persistent. It's ئەتوانی not خۆی gonna پیشاندا stop بزانین till چیەکەت they finish the case, just و like ئیسرائیلیش they did بە when they ڕوونی did it, وتوێتی بە هەموو دنیا من in هەتا ئەو Gaza پلانەی after دامناوە the killing جێبەجێی of, نەکەم couple years ڕناوەستم ago, a year, و 20 months ago, and چەند also مانگێک they لەمە did it to لەمە بەریش southern بینیمان Lebanon کە and, لە باشووری لوبناان the چی area of ڕوویدا Hezbollah. و کە حیزبوڵڵا لێوە بووە هەڕەشە بووی Common sense will tell you. و ئیتر دیارە تۆ ئەگە بەراوردێکی fulfills and جوڵەکانی who ئیسرائیل و follows up هێرشەکانی their ئیسایی بەرامبەر promises بەوانی and their دیکە threats. بکەی دەزانی کە Iran has ئێستا been بەنیازی promising. چییە Iran بەرامبەر has بە ئێران region و ئێرانیش in بە هەمان dilemma شێوە for so many بۆ years, ماوەی چەندین including ساڵە my ئەو homeland of Iraq. ناوچەیە خستوتە بە Look what لە they ناویشیاندا did to, عێراق خستوتە ناو southern Lebanon. گێژا Look و what they did وەکو in باشووری Gaza. لوبنانی Look لێ what کردو they سەرکە did چی لە in غەزە کرد Syria for سەرکە لە decades. سووریا چی Look what کرد they did in سەرکە Yemen. لە یەمەن So, چی کرد people are tired. بۆیە خەڵکی ماندوو بۆ بەڕاستی ماندوو بۆ لەم سیاسەتە شەڕانگێزی World is وێرانکاریە tired کە of these actions. جیهان We want بێزار peace بۆ and لەم harmony in that لەم region. سیاسەتە ئێمە دەمانوێت ئاشتی هەبێ لە Kurdistan is a ناوچەکە threat to کوردستان Iraq. God کەوتۆتە help بەردەم you people هەڕەشە there. لەلایەن So عێراقەوە everybody لەلایەن ئەم there, میلیشیانەوە because of خوا هاوکارتان بێ Iran's, خوا بدان پارێزێ tactics and, بۆیە ئێران دەبێ ئەم تاکتیکەی بگۆڕێ کە even its own نەیگۆڕیوە دەیان people ساڵە are mad خەڵکەکەی at. خۆی خەڵکی Like I خۆی told you گیری earlier, کردو بەدەستیەوە ینی دیلی saw with ئەم my own سیاسەتان eyes, من بە چاوی خۆم بینیومە the marches in کە more than one city calling for کە that زیاتر to لە the چەند شارێک leadership there, and خۆپیشاندان they want کرا a secular وتیان government وازمان لێ بێنن to ئەم live دەسەڵاتی in ئێوەمان peace, ناوێ harmony, ئێمە and وڵاتێکی build their سیکولارمان nation دەوێ back. ئێمە دەمانەوێ گەلی ئێران جادێکی دیکە بێتە بۆ گەلی کە خۆی دێ ولو هشتا ایران بریناویا کیره یا گرمه لی حتی چرا ده هست مطرسین مازن کرینه السرخو البرانبری اسرائیل چی که اوا اسرائیل کری 24 دم جمهور داربازبوی زیراتر دا یعنی تومار کردنا دیرو که طیبتش عالیه سیخوری و یعنی هند دقیق بیاد آرمانج کردنا برپرسین پلا بلنتین ایرانی حتی جورت وانایت نوستنه و بیکو کسیتی بریندار و بینه کشتن او آرمانجت وانات ویا پیک ایناینه اش حتی آرمانج کردنا بنگهن برهمانینا یورانیومی دست خستنا چکین اتومی کو گهن چکا آوه که گلک دقیق پیک ایناینه اسرائیل و حتی چرا دم مطرسین
هێزا سیخۆڕیا ئیسرائیلێ نەبتنێ بۆ ئیرانێ بەڵکو جیهانێ بگشتی دیارت کرد. Without a question, my friend, if you look بەبێ and see پرسیار what ئەگەر سەیری Israel has done, it's ئەوەی got کە its ئیسرائیل own, کردوێتی ئەوەی کە خۆت call 'em باست کرد spies, call 'em, و agents, لە call ڕووی 'em whatever you هەواڵگریەوە want, لە that ڕووی are هەر feeding شتێکەوە Iran all the information. و And ئێران look how سیر کە بزانت the چی trick کردووە چۆن the چ فێڵێکی لە Israelis ئێران played کردووە on Iran. و چی یاریەکی For a بەرامبەر بە moment, ئێران they were کردووە holding, Netanyahu was کە holding ئێستا a cabinet نەتەنیاهۆ meeting to deal with کۆبوونەوەی لەگەڵ کابینەکەی خۆی کردووە hostages in Gaza. لەبارەی On another باربتەکانی discussion that he غەزە was قسەی gonna کردووە have his son's لە هەندێک wedding on بابەتی Tuesday. دیکە On a third قسەی discussion, کردووە he was و probably taking a trip to بزانێت Washington. چی بکە And لەگەڵ yet, while واشنگتن he got 'em هەنگاوی all داهاتویان off چییە their بێت feet, ئەمانە they هەمووی start بە پلان bombing دەچێتە them. پێشەوە And then there is also a strong report that و هەروەها he's ڕاپۆرتیش building هەیە those, کە باس drones لەوە right دەکرێت inside Iran. کە لەناو ئێراندا You دەبێ cannot compare جوڵەیەک the دروست intelligence بێ of Iran تۆ to the ناتوانانی intelligence of بەراوردی Israel. هەواڵگری In my ئێران و opinion, ئیسرائیل بکەیت Iranians بۆیە من پێم وایە Israeli intelligence هەواڵگری is second to none ئیسرائیلی in the world. I دووەم don't think there is any هەواڵگری لە هەموو جیان من پێم وایە بێ هیچ هێزێک نییە لە جیهاندا لە ڕووی هەواڵگریەوە بگاتە ئیسرائیل مەبەستم دوای ئەمریکایە بۆیە هەردووکیان هاوپەیمانن و هەواڵگری زۆر بەهێزن و دەزانن چی دەکەن دەستی باڵایان هەیە بینیت کە ئەو هەموو فەرماندانە لە ماڵی خۆیان لە شوێنی شاراوە هەمویانی کردوتە ئامانج زۆر شتی دیکە ڕووەدا بۆیە ئێران ئێستا لە مەترسیەکی زۆر بەهێزدایە لە مەترسیەکی زۆر گەورەدایە سیرکەن ئیسرائیل لەگەڵ ئەوەی کە کردوێتی هەرچەندە بچووک بێ لە ڕۆی خاکەوە بەڵام سیرکەن کە چەندە بەهێزە کە چەندە سوپای بەهێزی هەیە کە چەندە هەواڵگریەکی بەهێزی هەیە کە هەموو ئەو تا ئێستا من پێتەڵێم هەموو چەکی خۆی و قوتی خۆی بەکار نەهێناوە ئیسرائیل و دەبێ هەڵسەنگاندنێکی زۆر باش بکرێ و دەیەوێ ئیسرائیل هەڵسەنگاندێکی زۆر ورتر بۆ بنکە ئەتۆمیەکانی ئێران و هێزی سەربازی بکە دواتر دەبینن ئیسرائیل چی دەکا سیرکە چی کرد لە سەرکردی حیزب الله لە لوبنان و بە باجەرەکان چەند حیزب اللهی بریندار کرد و چ زیانێکی پێگەیاندن قال لك ممنون سباس برای سامیون و شروع سیاسی هنج دتروت مش گنا امریکا با که راستا خوین گل مدابون سپاس بوده